داما ئەفریقیەکانن ئەجەمە سنیان مسلمان هەم کردوتە بە یەک جێیش هەم کردوتە یەک جێیش یەک دۆلار یەک دین یەک ئامانج سەیرکە ئەمە شەڕە لە بینی برا لەگەڵ برایە سەیرکە ناو شارێکی خۆتە کردێت ناو وڵاتەکەت ئەو هاوڵاتەکەت وێرانەکەت ئێستا ئێرانە بینی با لێ بدرێ ئەجە شەڕی کورد و فارس ببینە کورد خۆ بەخۆی ببینە چۆن ئێمە وڵات خۆمان وێران کرد و بە قەرزدار کراین و وزەشمان نەما و کارەباشمان نەما و دین و عقیدەش نەما و سەرڕێ ئەو هەموو کێشە خێزانی و کۆمەڵایەتی و دەرونیانە هەمان دەردە توشمانە بێتەوە توشتانە بێتەوە سەیرکە ئەمە شەڕی ناوخۆی خۆ ئەو چیە ئەفریقیە لەگەڵ بەرامبەر ئەفریقیە برایەکەیە شەڕی پێکات بۆ تا ئەوان نەهاتن شەڕی لێ نەبوو ئەک پرسیار هەر بەس پرسیارەکە بخۆتان بۆ شەڕین باشە بۆ ئێمە هەتا ئەمریکا نەهات شەڕی شیعە و سونە دروست نەبوو بۆ شەڕی کورد بە کورد دروست نەبوو بۆ شەڕی کەرکووکا دروست نەبوو بۆ شەڕی حیزبە ئیسلامیەکان و شیعەکان دروست نەبوو بۆ ئەو شەڕان دروست نەبوو بۆ ئەو فیتنانە دروست نەبوو بۆ شەڕی ناوپەرلەمان دروست نەبوو بۆ فرەحیزبی دروست نەبوو بۆ قەرزدار نەبووین بۆ قەرزمان نەکەوتە سەرێ بۆ ئەو هەموو بەدڕەوشتی دروست نەبوو بۆ ئەو هەموو مۆزیقا و گۆرانی و بەدڕەوشتی و مەشروبات و قومارخانە و خۆکوشتن و ئەوانە دروست نەبوو باشە پرسیار ئینسانە بەس یەک تۆز عاقڵ لەوە بکاتەوە سەیرکە هەبرا لەگەڵ برا بە شەڕ دین لە ئەفریقیایە سەیرک لە پێ ناوی چیە سەیرک هذا لا شغله شيء فلان شيء فلان سيرجع على بناوي على شرق اكري لو منطقه شرق اجاويك دروست اكري بناوي دجا تيرور بلام الاصل داتيه سيرجع استبوا مع باسكات Doch verbirgt sich hinter dem offiziellen Krieg gegen den Terror ein Kampf ganz andere Interessen? على بالضبط بيتوانك الراسه العقيبه تيرور دانيا سبحان الله ئەمریکی فەڕەنسی ئەڵمان ئەڵێ ئەو شەڕە لە پێناوی داگیرکردنی سەرچاوەکانی سروشتی غاز نەوت کانزا ئەو سەرچاوانەی کە ئەو شتانەی کە وڵات حکومەت هەیەی یاخود ئەو نیشتیمانە هەیەی شەڕەکە لە پێناوی ئەوەیە بەڵام بە ناوی دژە تیۆر ئەو شەڕانەمان پێکە بەبێ ئەوەی کە ئاگاشمان لە خۆمان بێت ئەمە قسەی ئەوروپی و ئەمریکی و ئینگلیزی و هەر زمانی خۆیان باشە بەڕێزان دەبا ئێمەش هەر کەسێک باید تەزبیل لە خۆی بکاتەوە بزانی دنیایەکەی ڕۆیش بە قیامەتەکەمان نەڕوات بۆ چ شەڕەکەین لە پێناوی چ شەڕەکەین باسی چی ئەکەین لەسەر چ ئەدوێین ئاگاشمان لە خۆمان نییە Die heutige Ressourcen ist bereits in vollem Gange. ئەڵێ بۆ داگیرکردنی ئەم سەرچاوانە تەواو هێرشی کراوەتە سەر یان تەواو ئیشی بۆ کراوە تەواو پیلانی بۆ دانراوە بۆ دەست بە سەرداگرتنی ئەو سەرچاوە و دام و دەستگایانەی کە لەو مەتیقانەدا هەیە باش عزیزان خۆشەویستان زمانی خۆیان ئەوەتان بە چێش ئەیکات ئەفریقەی داماوە لەو لە پیشان داڵێ و تیرۆریستە ئەمە ئێرهابیە ئەمە وایە کە ڕێپۆرتاژی ئەڵمانی و ئەمریکی و فەڕەنسی خۆیان ئەڵێن وەڵڵا هیچ علاقی بۆ مۆزوعەدا نییە داگیرکردن و وە لە ناوبردنی گەلەکە و براکوژی و ئەو فسق و فەسادێک کە لە دواشی دێتون لەو لاشەوە کۆمەڵی خەڵک کافرە بن ئەرێ بۆ بەس لە وڵاتی مسلمانان شەڕە ئەرێ بۆ بەس مسلمانەکان بەشەڕ بن هەر ئاگای لە هیچ نییە نە لە دین ئەزانێ نە لە قیامەت ئەزانێ نە لە سەردەمی خۆی ئەناسێ و بەخۆشی نازانێت چ هەوێکی لە جیرفانیدا هەر بەخۆشی نازانێت چ دینێکیە چ ئاینێکیە چ بیر و باوەڕێکیە قسە لەسەر ئیسلامەکاتن و شەڕەکە ئیسلام فرۆشتەکات دەکە ئیسلام لە هەردووکیان بەریە لەو لە جاشەکانیشی و لە خودی خۆشی دەرزالیەکانە سەیرکە هەر بەخۆی ئەیکات سیر داماوێکە لەوانەیە ئێستا زەواجی کردی پارەی نەبێ ئیشی دەست ناکەوێت سەیرکە ئەوە هەمووی هەر ئەفریقیەکان خۆیان لەگەڵ خۆیان باشە